لەم بەرگەیەدا بەرگەی تەندروستیمان ئامادە کردە باز لەو حاڵەت و گەڕانکاریانەکەن کە لە ڕووی تەندروستی جەستەی و کەسەوەدا ڕوودەدات کە لە مانگی ڕەمەزان و لە بەڕۆژوان بۆ ئەمە بەسەوە گفتوگۆ زیاتر بە میوانداری دکتۆر دیارینیان سپۆڕی نوشتەرگەری گشت و قەڵی بەخێر بێی دکتۆر سپاس بۆ ئەمەدەبوون. بەشێکی گشتی ئەمە سەرتا پرسیارەکەم بۆ بێت کە بەشێکان لە ڕەمەزان بە ڕۆژەم باس لەواکەن من گۆڕانکاری لە جەستەما ڕووی داوە قەڵەو بم یاخۆ بەشێکیان ئەڵێ من زایب ئەم گۆڕانکاریە لە چیەوەیە؟ بەڵێ دیارە بێژگە لە تەقسەدینێکی مانگی ڕەمەزان کە مانگێکی پیرۆزە و ئەتوانین بڵین زۆر کەس سایکۆلۆژیان تەسیری تێکە دیارە بەشێکی زۆری با بڵین کێشی لەش و قەڵەوبوون و زایبوون پەیوەندی بە سایکۆلۆژیەتی ئینسانەوە هەیە پەیوەندی بۆ بارە دەرونی ئینسانەوە هەیە کە تایەتی دیارە لە مانگی ڕەمەزانە ئەو تەقسەدینیە کە دروستە بێ بۆ ئەو کەسانە باری سایکۆلۆژی دەرونی ئەو کەسە تەسیرەکاتە سەری بەوەی کە مرتاح بێت ئەگۆڕێت تەنانەت کە باز لەوە کە ئێستا کە باری دەرونی ئەگەر بێت و ستیبڵ بێت و مرتاح بێت لەوانەیە ئەو کەسە بتوانێت کێشیشی بێتە خوارد. ئایا مەسەرەن بێجگە لەمە ئایا ئەو گۆڕانکاریانە چییە کە ڕوئایەوە لە کەسێکەکە کە کێشی زیاد بکە یا کێشی کەم بکە لە مانگی ڕەمەزانە بێگومان گۆڕینی شێوەی خواردن و وەجباتی خواردنەکانە لە بڕۆتینلی مەسەرەن سێرەکی بێجگە لە مانگی ڕەمەزان ئەو خواردنانی کە ئەخورێ بە سێژەمە فرێنانی بەیانی و نانی نیوەڕۆ و نانی ئێوارە بەم شێوە لە مانگی ڕەمەزانە ئەم ستایلە ئەگۆڕێت هەبێ بە دووژەم کە ئەویش نانی ئێوارەیە و لەگەڵ پاشێوە و هەنێ جاریش زۆر کەسێ پاشێویش ناکە مەسەرەن بەس نانی ئێوارە خوارد و تەواو و دوای ئەوە هیچ شتێک ناخوات تەنانەت لە شلەمەنی و لە خواردن ئەمە دیارە فەسلەجی با بڵێن فیزیۆلۆژی لەش ئەگۆڕێت دەبێت خۆی ئامادەکە بۆ ئەم گۆڕانکاریانەی کە ڕوئەیە اینجا جۆری خواردنەکانیش ئەگۆڕێت لە مانگی ڕەمەزانە هەیە مەسەرەن لەبەرەوەی کە چەند سەعاتێکی زۆر بە ڕۆژۆ بناخوا ئێوارە خواردنێکی زۆر زۆرە خوارد خواردنێکی ناتەندروست دەخوات خواردنەکانی قورسیشە قورسە دوایەوە لە پاشێوە عینەش دووبارەیە کاتەوە ئەنوێتەوە بەسەر سەرکەم کەسانە لەوانەیە لە دوای ڕەمەزانە لە باتی ئەوەی کە کێشیان کەم کا کێشیان زیادکە هەشە بە پێچەوانەوە مەسەرەن خواردنێکی تەندروستی هەیە لەوانەیە لەگەڵەوەی وەرزش بکە لەوانەیە مەسەرەن خواردنەکانی پاشێویشی تەندروست بێ هەیە لە دوایە نانێتەوە هەیە نوێژەکات مەسەرەن یانیتر لە دوای ئەوەی ترە چێتە دەری نانێتەوە ئەمە لەوانەیە ئەمانەش کێشیان بێتە خوارەوە یا فەرقکە لە کێشەکەیان کاتە دکتۆر بە هەم ئەوەی کە کێشی کەمی کردەوە ئەوەی کێشی زیاد کردو دانە بەدانەی لەسەری ئەوەی کە کێشی کەمی کردووە لە ڕەمەزاندا لە دوای ڕەمەزان پێویستە چی بکات ئایا ئەم گۆڕانکاری کاریگەری سیربی لەسەر ئەو کەسەدا بەجێ نامێنێت کات پێویستە ڕەچاوی چی بکە؟ بەڵێ بێگومان ئەو کەسانی کە مەسەرەن کێشیان داوەزێت لە دوای ڕەمەزانە دوو جۆرن ئەمانش هەیە پێی خۆشە کە کێشی دابەزیوە و هەشە مەسەرەن خۆی سیرەکەی وەزنی زۆر نییە کێشی دابەزیوە تەسیری کردوێتە سەر سەحەتی بەرەوخراپی ڕۆیشتووە مجرد تەنزیمکردنەوەی خواردنەکانە بە دوای ڕەمەزانە لە ئەو کەسانی کە مەسەرەن کێشیان دابەزیوە و لە شولارێکی تەندروستیان هەیە بەهۆی ئەوەی کە خواردنێکی تەندروستیان خواردووە و لە دوای ڕەمەزانیشە مەسەن هەر لە کاتی ڕەمەزانە وەرزشیان کردووە و خواردنێکی تەندروستیان خواردووە پێویستە هەر بەم شێوەیە بەردەوام بن لە دوای ڕەمەزانیشە مەسەن ئەو خواردانەی کە ئیخۆن ئەتوانین مەسەن باز لە خواردنانەش بکەین ئەو خواردانی کە ئیخۆن لە کاتی ڕەمەزانە و شێوەیەکی تەندروست وەریان گرتەوە بە دوایشیان مەسەڵەن وەرزشەکەن و ئەمانە بە دوای ڕەمەزانیشە گەر لەسەر ئەم ستایلە هەر بەردەوام بن تەسەوڕەکەین بە بارێکی تەندروستی باشیان هەبێت و ئەگەر بشیانەوەی کێشیان لەوانەیە زیاتر دابەزێت بەنسبەت ئەو کەسانی کەشەوە کە خۆیان هەر زەعیفن مەسەلەن سێرەکەی لە مانگی ڕەمەزانە کێشیان دابەزیوە و لاوازتر بوون ئەمیش بەهۆی ئەوەیە کە ئەم لە شولارە پێویستی بە خواردنێکی باشتر بووە ئەم نەیتوانیوە بیخوا مەسەن لەو کاتەیە ئێمە خواردنی تەندروست بۆ هەردوو لایە بۆ کەسانەشە کە ئەیانەوێ زەعیف بن بۆ کەسانەشە کە نایانەوێ زەعیف بن ئەگەر بێت و خواردنەکەیان تەندروست بێت کێشیان بەجێگیری ئەمێنێتەوە بەڵام تۆ ئەگەر بێت و هیوامان هەیە مەسەلەن بە ڕۆژوە بێت لە هیلاکەتیە و ئەوەنە ناتەندروستە سێرەکی دوای ئەوی بەرپانی ژەکاتەوە خواردنی پێ ناخرێت و پاشێویش ناکە سێرەکی ئەمە زۆر لاوازە بن لە ڕوو لاوازە بن و هەروەها ناتوانن ڕۆژەکەشیان بەباشی بکەن و ئەکتیڤیتی ژیانیشیان بەباشی بەڕێوە لەبەرەوە تەنزیمکردنەوەی خواردنەکان شتێکی زۆر گرنگەتی کاتە ئەو سیستەمی خۆراکە چۆن ڕێک بخرێتەوە کە بەشێکیان بە تایبەت وا ڕاهاتون یاخۆ سوێری و خواردنی قورس دەخۆن هەم لە بەربانک هەم دوای ڕەمەزانیش خواردنەکانیان قورسە ئەمە چۆن ئەو سیستەمە خۆراکی ڕێک بخرێت لەو کەسە بێگومان دایمەن باز لەواکەم لە کاتی ڕەمەزانە پێویستە دوو ژەمت هەیە وەکو کاتی ئاسایی نییە ژەمی بەربانگت هەیە و ژەمی پاشێوت هەیە زائیدەن بێجگە لەمانە تۆ شلەمەنیش ناخۆی بە ڕۆژەکە ینی ئەو لە ڕۆژوگرتنە
شلەمەنی تژیتیانە لە مانگە گەرمەکانە سیرەکی تووشی وشک بوونەوەشی لەبەرەوە بێ تەنزیمێکی زۆر باشی ئەم خۆراکانە بکەین لە بەربانگە عادەتەن ئێمە باسەکەین لەوەی کە ئەو ئینسانی کە بەربانگە کاتەوە باشتر وایە گەدەی ئامادە بکە بۆ خواردنە چەند ساعاتێکی زۆرە مەسەڵەن خواردنی نەخواردووە پێویستەکە بیدایەت بە شلەمەنیەکی کەم تۆزە شلەمەنی هەیە مەسەن بەپی دینی لە دینی ئیسلامیشە هەیە کە یەک دوو دەنکە خورما ئەخوات کە ئەمە سعراتێکی حراری باشی تایە و فایبەریشی تایە گەدە ئاماداکە مەسەرەن ئەکتیڤیتیەکەکە نوێژێکەکە یا مەسەرەن تۆزی هەڵە سوڕێ هاتوچۆکە باشترین شت دوای ئەوەیە کە بە سوپێک با بڵێن شۆربایەک دە شۆربای قاچک بێ شۆربای نسک بێ هەرچیەک بێت کە ئەی خوات و گەدەی ئاماداکە گەدە ئەکرێتەوە باشتر وایە دوای ئەمە مەسەرەن نیو کاژمێرێک یا کاژێرێک بۆستێک دوای ئەوە دەست بکە بە خواردنی ئێوارە ئەو خواردنانی کە ئەخورێت لە کاتی بەربانگە پێویستەکە هەمە جۆر بێت کاربۆهایدرێتی تیابێت پرۆتینی تیابێت چەوری تیابێت ڤیتامیناتی تیابێت ئەمانە هەمووی پێویستە بۆ لەش بێکسانی بیخوا هەرێکە و بەپی هینی خۆی بەڵێ بەپی نیسبەی خۆی ئەبێ ئەمانە هەمووی بخورێت بەڵام بە نیسبەتێکی زۆر نا ئەو خواردنانی کە پێویستەکات ئێمە دایمەن باسی یەکەین کە لە ڕەمەزانە و لە کاتەکانی تریشە بێجگە لە ڕەمەزانی شتا بتوانانی لی دوورکەویتەوە شیرینی کە بەتایبەتی زۆر لە ملەتی کووردا بەکارێنێت لە ڕەمەزانە شتێکی خراپە شیرینیەکان مەسەلەن لە مەقازیە و پاقلاوەیە و مەجموعەیەشتا چونکە لەبەروی سعراتێکی حراری زۆری تایە ئەچێتە لەشتەوە و نایڵێ و کێشە دابەزێت و تووشی خمول دەکات تەنانەت ناتوانانی ئەکتیڤیتی و حتا وەرزش و ئەمانش پێی ئەو خواردانی کە خوێیان زۆرە ینی خوێی زۆر نەبێت لەبەروی تۆ خوێ ئاو ڕاکێشێت ینی تۆش پێویستە بەو ئاوەیە لە مانگی ڕەمەزانە کە پێویستە لە لەشتا گیر بیرێتەوە بۆی تووشی وشک بوونەوە نەبی بۆ خواردنەوەی سوورەوە کرد خواردنی سوورەوە کراوە ینی نابێ ئەو خواردانە بخورێت کە ئەکرێتە ڕۆنەوە و سوورەکرێتەوە باشترین شدەوەی خواردنی کوڵاو یا مەسەن ئەگەر هەر کوڵاو حەزی لێکە مەسەن بە برژاویش بێقی ناکە بەڵام سوورەوە کراو تا بتوانین لێ دووربکەوینەوە میوە هاتەکان میوە و سەوزە بە شێوەیەکی گشتی زۆر باشن ئەتوانی بیان خۆی بۆی ڤیتامینیان دەوەرگرێت لە دوای ژەمەکاندا ئەو میوە بخۆرێ بەڵام بەشێکیان میوە ئەخۆن ڕۆژی پێشکێنن نانا شتێکی باش نییە لە دوای ژەمەکانە مەسەن ئەتوانی میوەیەکی بەسیط خۆیت بە تایبەتی ئەوانەی کە شلەمەنیان زۆرتیایە ئاویان تایە بۆی ئەو ئاوە پێویستە لە لەشاگیر بگرێتەوە بەنسبەت ئەم ژەمەوە ژەمی پاشێومان هەیە لە ژەمی پاشێویشە زۆر کەسەیە ئەم ژەمە ئەپەڕێنێت بەڕاستی لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی تۆ پێویستە بە سعراتی حراریە وەریگری پێویستە بەوەی کە شتێ لە لەشتا بمێنێتەوە ئیدامە دباتێ بۆ ڕۆژە گەرمە کە تۆ هیچ ناخۆی لەبەرەوە شلەمەنی زۆر گرنگە لە پاشێوە بخورێت واروها چەند میوەیەکی وشکراوە هەیە وەکو مۆز وەکو هەنجیر وەکو مێوەژ ئەمانە کە قۆخی وشکراوە ئەما توانی بیخۆی دەمەش استفادی لە یەکەی دیان خورما سعراتی حراری دەیاتێ یەکێ لەو شتانی کە باش لە کاتی پاشێوە بخورێ بەسەرەن منتوجاتی ئەلبانە نان و ماست و ئەم شتانە بخۆی کە شتێکی زۆر قورس نەخۆی بەدوایە مادە کافانیەکان ئەخۆن بەڵێ مادە کافایی و چایەکان زۆر ئەخۆن مادەی کافاین زۆر خراپە چا ئەو مەشروباتی غازی وەکو کۆکاکۆلا و ئەمانە لەگەڵ قاوە خۆیە ئەمانە کافاین ئەم مادانە ماوەدی مدەڕەریتیایە باڵێن وا لە کەسەکەکە کەمی زۆرکە ئەو لە لەشی بچێتە دەرەوە ئێمەش پێویستمان بەگرلانەوەی ئاوە بە تایبەتی لە وەرزە گەرمەکانە لەبەرەوە باشترین شت ئەوەیە چ لە چا چ لە قاوە چ لە کۆکاکۆلا و ئەم مەشروباتە غازیانەی کە کافاینیان تایە دوور بکەیتەوە بۆ ئەوەی کە ئەو ماوەدە مدەڕەر لە لەشتانە بێت و تووشی ئاو دەرچوون نەکات لە لەشتا ئەوانەی کە کێشیان کەمی کردە باسمان لێ کرد بەڵام هەندێکیانە کێشیان زیاتەکە و لە دوای ڕەمەزان دەستێنە خواردن بۆ ناخۆی سێ ژەم بێت ئەوان یەک ژەمە خۆن یاخۆ دوو ژەمە خۆن بە تەواوەتی ژەمەکانیان کەمەکەنەوە با کێشم کەم بێتەوە ئەمە کاریگەری سیربێ سەر کەسە جێ نایڵێ بێگومان دائیمەن ئێمە باز لەوە ئەکەین زۆر مناقەشە لەگەڵ کەسانە شاکەین کە قەڵەون کە تەنها سەبەبێت لە هەموو دنیا بۆ قەڵەوبوون خواردنە هیچی کە نییە بەس خواردن قەڵەو دەگات هیچ شتێکی کە قەڵەوەڵە بنیاتی خۆم وانە یعنی بنیەتی خۆت لەوانەیە وەرە ویراسی هەیە بەڵێ ویراسی هەیە هەتا نەخۆشیشمان هەیە وەکو پرادر-ویلی سندرۆم پیکویکیان ئەمانە هەر لە کاتی لە دایکبوونەوە قەڵەون بەڵام ئەمە شتێکی دەگمەنە یعنی تۆ بنیەشێ وایە بێ عیلاقی بە خواردنەوە هەیە توانی خۆت زەعیف بکەیت قەڵەوبوون لە چیەوە ڕوایە ئەو کالۆریانی ئەو سعراتە حراریە کە ئەچێتە ناو لەشتەوە زیاترە لەو سعراتە حراریانی کە لێر دەرەچێت سمپڵی ینی زۆر بە ئاسانی ئەمەیە مەسەلەکە لەبەرەوە مەسەن تۆ لە مانگی ڕەمەزانە سێرەکی بە ڕۆژوو ئەبێت دوایە دەڵوەڵات کێشم زیایی کردەوە تۆ سێرەکەی یەکەم ئەکتیڤیتی نییە هیوامان هەیە تا نیوەڕۆ تا ساعت 4 نوێت ئێتەمە هەر نووسێمە هیچ
سعراتێکی حراری و ناکی دوای هەڵەسێ خواردنێکی زۆرە خوا شیرینیکی زۆرە خوا بەدوایە ئەو کالۆریانی کاچێتە لە شتەوە کەمترە لەوەی لێ دەرەچێت طبعا لە دوای ڕەمەزانە سێرەکی لە جیاتیەوەی کێشی کەمکات کێشە زیایی کردووە بێگومانەوە وایە بم شێوەی ڕۆیە اینجا تەنزیمکردنی خواردنەکان زۆر مهمە مەسەلەن ئێمە دایمە باسەکەین لە دوای ڕەمەزان ئەیتر لە جەژنای هیوا هێڵە حەقی بۆ ئەەکەمەوە لە مای ڕەمەزانە نەمخواردە بێت لە جەژنا سی ڕۆژ بە ڕۆژوو بووە بێت لە مای ڕەمەزان لە جەژنا زۆر هەرمە ژوای لێکە لە جەژنەکانە عادەتەن لە خەسەخانەکانە نەخۆشی گەدە و حتا کونبوونی ڕیخۆڵە دوانزە گرێ و ئەمانە زۆر ئەبێت لەبەروی خواردنێکی زۆر ئەخوات تحملی ناکە ئەو گەدێ لەوانەیە خۆی گەدە مشکلیکی هەبێ ڕیخۆڵی دوانزە گرێ قورحەیەکی هەبێت تۆش خواردنێکی قورسیەکەی بەسەر و هەر وای لەیەکی کە تووشی نەخۆشیەکەی لەبەرەبێ زۆر ئاگال لێبێ حتا لە ڕۆژەکانی جەژن لە دوای ڕەمەزانیشە پێویستەکات تۆ تەنزیمی خواردنەکانە بکەیتەوە بە شێوەیەکی باش بۆ ئەوەی نەکێشە زیابکە و لە شودارێکی تەندروستە هەبێت یەکێ لەو خاڵانەی تر کە زۆر گرنگە وەرزشکردنە وەرزشکردن زۆر گرنگە چونکە یعنی تۆ بەحسابی ئەوە بکەیت باس لەوە ئەکرێت کە تۆ ئەگەر بێت و بۆ ماوەی 1 سەعات بە خێرایی بڕۆیت یا هەروەلەیەکی بەسیط بکەیت تەنها 500 کیلۆ کالۆری ئەسووتێنی لە لەشتا 500 کیلۆ کالۆری لە پیتزایەکی وەسەطە نە گەورەیە هەیە یعنی تۆ یعنی 1 سەعات بکەین اینجا بەقدر پیتزایەکی وەسەط تۆ کالۆری ئەسووتێنی لەبەرەوە زۆر ئاگاد لە وەرزشکردن و اختیارکردنی هەڵبژاردننی ئەو خواردنانە بێت کە ئی خۆیت چونکە کە سوعراتی حراری کالۆری زۆر تیابوو وەرزشێکی زۆری شەکەی سێرەکەی بەقدر ئەوە ناسووتێنی کە تۆ شیرینیەکەی خۆ هەر لەسەر ئەوە دکتۆر بەشێکیان ئەڵێ من جای بەربانگ نانم خواردەوە بەڵام ئەبینم جو کاژمێری نوێک وەرزشەکەم هەست ناکەم هیچ گۆڕانکارێک لە جستەیم ناڕوویدا بێ کەواتە وەرزشکردن بە چ کاتێک دروستدا ئەندرێت ئایا دوای نەخواردن دروست یەکسە وەرزش ئەنجام بدرێت بەڵێ دائما ئێمە باس لەوەکەین کە دوای ناخواردن ئەو کەسە پێویستە وەرزش ئەنجام بە نەک بچێ بنوێ بەسەر خواردنەکەیە هەم گەدەی ئازێتی پێگات با بڵێن باشیش ناکاری خۆڵەکانی هەم لە هەمان کاتە کالۆریکی زۆر لە دەشیاوێت دائما باشترین شت ئەوەی ئەکتیڤیتی ئەڵێن ئینسان کە دوای ناخواردن باشتر وای ئەکتیڤیتی هەبێ وەرزش بکە خۆ باشتر ئەگەر بێت و خواردنێکی سوپ خۆی تو هەستی بەسەریا وەرزش بکەیت ئەوە زۆر باشتر دوای خواردنێکی بەسیتی کە بخۆی بەدوایە باشترین ئەمە زۆر باش ئەگەر بێت و وەرزش بکەیتایە یەکێک لەو خەڵانەشی کە ئێستا باسەکرێ مەسەلەن حتا ساڵی 2016 جایزەی لەسەرۆرگیرە پێوترێ intermittent fasting واتە ڕۆژوگرتن بە شێوەیەکی متەقەتە ئەگەر لە هەفتەیەکە 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ ئینسان بتوانێت 18 بۆ 20 ساعات بە ڕۆژوو بێ یار ئەو ڕۆژووی کە باسەکرێت ئاو قاوەی تاڵ و یا چای تاڵ و ئەم شتانی تایە ئەتوانی بیخۆیتەوە بەس خواردن و ئەو خۆراکانی کە بێت هۆی بەرزبوونەوەی ئینسۆلین لە لەشە شوتینی ئینسۆلین نەیخۆی 18 بۆ 20 ساعات ئەگەر بتوانیت بکەیت تەنانەت ئەو خانانەی کە تێکشکاون و احتیمالی هەیە بێ بە خەلایی سەرەتانی لە مستەقبەلە ئەوانە هەمووی لە ناوەچێ یعنی ڕۆژوگرتن ئیسفادەیەکی زۆری هەیە و لەگەڵ ئەوەشا ئینسانەکە کێشیشی دا ئەبەزی پێی و تەندروستە بێ یعنی ڕۆژوگرتن شتێکی زۆر باشە بۆ ئینسان ئەگەر بتوانێت بتوانیت بە بەردەوامی لە ساڵەکە بەردەوامی هەروەکو سونەتیش لە دینی ئیسلامە کە دووشەمان و پێنجشەمان سونەت ئەتوانی بە ڕۆژوو بی ئەمە شتێکی زۆر باشە کە ئینسان بتوانێت بیکات بەڵێ بەتایبەت ئەوانە کە لە مانگی ڕەمەزان بە ڕۆژە بن ئەڵێ سەرچاکەی قورس بوو بۆ من ڕۆژوو بگرم هەستمە کرد بەرگە ناگرم یان چالاکیم کەمە بەڵام لە 10 ڕۆژی کۆتاییە چالاکیم زیاترە بێتەوە ئەمە گرێتەوە سەر شوازیت جستەی ئەو کەسای بەرگری بنیاتی ئەو کەسە یا هەر خۆی وایە لە سەرتاوە قورس ئەبێ جەسە تا ڕایەت بەڵام لە دوای وردە ڕایە بێگومان یەکێ لە خاڵە گرنگەکان کە ئێمە دایمە باسێکین ڕاهاتنی جستی ئینسانە یعنی طبیعات لە دنیای یارمەتی ئینسان زۆرەیە دایم باسی ئەوەکەم کە ئینسانیش خۆی گونجێنێ لەگەڵ هەموو شتێکە بێگومان یەکەم یەکێک لە نقطە گرنگەکان ڕاهاتنی جسمەکە تۆ سێرەکەی وا ڕاهاتووی لە ڕۆژێکا 3 ژەمنان خۆیت و هەموو شتێک خۆیت و ئەمانە یەکسەریتە سەر ئەوەی کە چەند ساعاتێکی زۆر شت نەخۆی وا لێکە بیدایەتەکەی قورسە بێ هەتا وردە جەستە ڕایە جەستە لەسەر هەموو شتێک ڕایە لە دنیاە تۆ چۆنت بێ ئەتوانی ڕایبێنی مەسەلەن بیدایەتی ڕێژیمیش کە تۆ توێ ڕێژیم پێی کێش دابەزێنی بیدایەتەکەی قورسە دوای کە جسمت ڕاهات لە سەری سێرەکی زۆر بە ئاسانی ئەتوانی ئەو ڕێژیمە بکەیت و زۆر بە ئاسانی ئەتوانی دابەزێت کەواتە ڕاهاتنی لەش بەشێکی زۆر گرنگەلەوە دووهەم وەکو باسمان کرد تەنزیمکردنی خواردنەکانە ئەگەر بێت و تو خواردنێکی ناتەندروست خۆیت و هەر لە بیدایەتەوە خواردنت باش نەبێت لە ئەخیری ڕۆژۆکەتە لە دەم ڕۆژی ئەخیراکە وەکو جەنابەت باست کرد لە جیاتی ئەوەی کە بەلاتەوە ئاسان بێ بەلاتەوە قورسترە بێ زۆر قورستریشە بێ بۆچی چونکە سێرەکی ئیتر تاقە و وزە لە لەشانەماوە تۆ خواردنەکانت تەندروست نییە تۆ خواردنەکانت باش نییە
کەوا بوو لە جیاتی ئەوەی باشتر تحملی بکەین ناتوانین تحملی بکەین هەشمانە لە ئاخری ئۆخری ڕەمەزانە ئیتر بە تەواوی پەکیەکەوێت لە بەروی خواردنەکانی باش نییە. لەسەر ئەوەی کە ئەو جۆرە خواردنەکەی خوارد ئەتوانرێ و زەو چالاکی دەست بکەێت. دکتۆر سەبارەت بۆی کە بەشێکیان ئەڵێن بەبوونی بە ڕۆژوە بووم هەست دەکەم جەستە موشک بۆتەوە یا خود نەودەم و موشک بۆتەوە کەواتە ئەو لە کاتی بەربانگ تا باشێ ئەو مودەی کە ئەتوانێت نان بخوات چۆن قەرەبووی ئەو وشک بوونەوەی بکە. بێگومان ئەمە خاڵێکی زۆر گرنگە بە تایبەتی لە وەرزە گەرمەکانە وەکو باسمان کرد ئاو لە لەش زۆر دەرێت چا بەهۆی عارقەوە بێ بەهۆی بەشک شتەکانی کۆ بێ کە ئەو لە لەش دەرەچێت لەوانێت تووشی وشک بوونەوە بین لەبەرەوە بێ قەرەبووی ئەو ئاو بکرێتەوە لە بە درێژایی کە ئێوارە بەربانەکەیتەوە هەتا کاتی پاشێەوە هەتا ئەو کاتا بێ ئەو شلەمەنیە لە لەشتا تعویزکەیتەوە وەکو وتمان خواردنەوە ئەو خواردنەوەی کە کافاینیان تایە وەکو چاو قاوە و ئەمانە نابێ زۆر بخورێ ئاو بە شێوەیەکی گشتی زۆر باشە هەتا بتوانێت بێ ئەو بخۆیت ئەڵێ باشترین شتەوەی لە ئەو ئینسان لە ڕۆژێکە پێویستی 8 بۆ 12 بلایانی کەم 8 بۆ 12 کوب ئاو هەیە ئەبێ بیخۆیتەوە یعنی نابێت لەوە کەمتر خۆیتەوە گە زیاتریش خۆیتەوە باشترە زائیدەن مەسەلەن ئەو خواردەمەنیانی کە شلەمەنیان تایە وەکو ئیتر وەکو میوەکان شووتیە و ئەمانەیە مەجموعەی شلەمەنی هەیە ئەوانە بخۆی باشترە یا سوپ بیخۆی باشترە خواردنی سوێر کە ئاو کێشە باڵین ئاو ڕائکێشێت و ئاو وونەکە باشترە لی دوورکەویتەوە تا بتوانانی ئەو خواردانی کە خۆی خوێی کەم پیابێ و بە هیچ شێوەیەک خوێی زیادە بەکار نەهێنرێت لە سەرسفرە و لە کاتی خواردنە ئەمەش بە شێوەیەکی گشتی و ئاگا کە ئەو شلەمەنیە لە لەشتاگیر بیرێتەوە بتوانێت تووشی وشک بوونەوە نەبێت. سەبارەت بە سیستەمی خەو تا چەند لێرەدا خۆی ئەبینێتەوە لە تەندروستی ئەو کەسا بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا ئەو کەسانی کە کەم ئەنون ئەو کەسانم کە لە دوای یاڵی کێشم زیایی کردووە چونکە تۆ تا بە خەبەر بیت لاوانەیە جسمت داوای خواردنی کە بخۆیتەوەمانە لەبەر ئەمە یەک دوو نەفسیەن باڵێن دەرونیەن تۆ کەسە هیلاکە بێت کە تۆ بێت و کەم بنویت یا سیستەمی نووسن لە خۆت تێک بیت یعنی لانی کەم 6 بۆ 8 ساعات ئەبێ لە ڕۆژێکا بنویت بۆ هەموو کەسێکی بۆ هەموو کەسێک و هەموو تەمەنێک ئەبێ ئەوە نەبنویت 6 بۆ 8 ساعات ئەبێ بنویت یعنی نابێت خەوت کەم بێت چونکە دەرونیەن تەسیری تێکا و هەروەها جەسەدیە جوال لێکە کە زوو برسی بێت و لە جیاتیەوەی دووژەم خۆی سێژەم و چوارژەمیش خواردن خۆیت و اینجا بەسەریا بنووی یەکێک لە خاڵە گرنگەکانی کە کاتی نووسن زۆر گرنگە لەبەروی فیزیۆلۆژی لەشی ئینسان بە شێوەیەکە کە دەرانی کۆمەڵێک هۆرمۆن و ئینسۆلین و کۆرتیزۆڵ و ئەمانە لە شەو لە ڕۆژە فەرقی هەیە گرۆث هۆرمۆن ئەمانە لە شەو لە ڕۆژە فەرقی هەیە کە تۆ بێت و سەری لێ تێک بی یعنی زۆر کەسمان هەیە حتا پێش ڕەمەزان و دوای ڕەمەزانیش نەکرد لە ڕەمەزانە سێرەکەی خواردن نووسنیان ساعات 5 بەیانێنێ 6 بەیانێنێ تا ساعات 5 ئێوارە و 6 ئێوارە هەڵناسێ لە خەو بێگومان ئەمە سیستمی هۆرمۆنی لەشیان هەمووی تێگەیات باشە و هەروها سیستمی خۆراکیشیان تێگەچ یعنی وای لێت ئیتر لەوانەیە بە خواردنێکی کەمیش قەڵەو ببێت ئەو کاتە لەبەرەوەی سیستمی خۆراکیان تێک تۆ هۆرمۆناتی لەشی هەمووی گۆڕاوە هەمووی گۆڕیوێتی تۆ سەر لە کاتەکانی نووسن تێگەیت سەر لە هۆرمۆناتی لەشیش تێگەی لەبەرەوە زۆر گرنگە یەکەم کاتژمێرەکانی نووسن هەڵبژێریت و بتوانیت 6 بۆ 8 ساعات لە ڕۆژێکا بنووی دوو کاتی نووسنی شت ئەبێت لە کاتی شەوا بێت نەک بیخیتە بەیانی بنووی هەتا ئێوارە و ئێوارەسی بە خەبەر بیجارێکی تر هەتا بەیانی ئەمە وا ڕاهاتوین بە تایبەت لە جەژنان بەیانیەکەی خواردنێکی بەیانی زوو بێ خواردنێکی قورسە خوین خواردنی جۆرا و جۆر لەسەر خوانەکەماندابوونی هەمووشی قورسن چۆریان زۆرە ئەم کەسەم خواردنانە ئەخوات دوێ هەستەکە گەدی ئازاری هەیە کاتە پێویست ئەم کەسە چی بکات ئەو خواردنانە خۆ بەپێی ئەو بڕێکە پێویستی پێێتی یان لە دوایە شۆر بایە بخوا چی بکات تا گەدی باش بێتەوە لە بەیانیانە لە بەیانیان بە تایبەت لە جەژنان کە خواردنی قورس و جۆرا و جۆر بێگومان و باسمان کرد تۆ مانگێکی دوور و درێژ ڕاهێناوە هێناوتە گەدە و لەسەر حاڵەتێک ڕاهێناوە چۆن کە باسمان کرد لە بیدایەتی ڕەمەزانە پێویستەکە ڕابێت جسم و گەدەت ڕابێت لەسەر ئەو خواردنە بە هەمان شێوەیە یەک مانگ ڕاهاتوە لەسەری لە کاتی جژن و دوای جژنیشە پێویستەکە جاریشکە ڕایبێنیتەوە ینی ئێستا ئێمە مەسەلەن بەڕێی من خواردنی جژن مەسەن ئەو خواردنە قورسی کە لە جژنە قەیسی و مریشک و ئەوانە بەیانی زوو ساعات 5 بەیانی لێنن ڕشتێکی تەندروست نییە بەڕاستی زۆر کەسێک تووشی ئازاری گەدا بێ بێگومان چکە تۆ وات ڕاهێناوە ئەم گەدەیە بە مانگێکی کامل کە خواردنی قورسی تێ نەکەیت لەبەرەوە و پێش ئەوەش بە هەمان شێوە ئێمە لە بەیانیانە مەسەلەن تۆ وا ڕاهاتی کە منتوجاتی ئەلبان و لەگەڵ چاو شتێکی بەسیت ئەبخۆیت و بڕیت مەسەلەن لەبەرەوە پێویستە کات تەنزیمی ئەو خواردنانە بکرێتەوە لە بەیانیانە ئەوکو جەنابەت باسی کرد خواردنی سوپێک یا مەسەلەن
شتێکی بەسیط لە بەیانیانە بخۆی و هەروەها ژەمەکانی تریش پێویستەکە کە زۆر زۆر شتی قورس نەخۆیت ینی کو باسمان کرد هەر ئەتوانی خواردنی متەنەوەی خۆی هەموو جۆرەکانی پرۆتین و کاربۆهایدریت و چەوری و ڤیتامیناتی تیاابێ بەڵام بە کەمیەتی زۆر نا بە کەمیەتێکی خۆی کە لەش پێویستی پێ بێ تۆ معنایەوە نییە کە مانگێکی کامل بە ڕۆژوو بوویت حەقی بۆ بکەیتەوە لە جەژنایتر زۆر زۆر خۆی چونکە هەرەوە نوتێفرێک ئەفرێت دوای تەواو جاری وای ئەوە زەختی لێکە ئەوە زەختی لێکایتر گەدی تووشی ئازارە بێ یان لەوانەیە خەڵکی ئەڕشێتەوە ئەوە زۆرە خۆ وەرە پێویست ناکە هەر ئەوە مەسەلەن کە تۆ پێویستی پێێتی و دائما باشتری جوایە کە زەخت لە گەدەت نەکەی هەر ئەوەنە هەستە بە تێربوونێکی بەسیط کردیا پێش تێربوونی ژەگەر بتوانانی هەستیتە سەر پێ ئەمە وا لێکە کە کێشیش زیانەکە و گەدە و تەندروستیش بێت و هەست بە قورساییش دکتۆر سەبارەت بەوانەی کە ئەڵێ ئەمێت زۆر گوێبیستیەوە بین ئەمێت چۆری جەسەم بسووتێنم ڕۆژی یەک ژەم نانەخۆم یاخود دوو ژەم کەمتر یان بڕێکی زۆر زۆر کەمە خۆم کە لەو جەستی ئەوانیە کە پێویستی بێتی بۆ دەستکەوتنی زیندە چارەکەکان ئەمە دروستە خۆ دوورخستنەوە لە کۆمەڵی خواردن چۆری ئەم جستی ئەم کەسە ئەسووتێ خۆی چەند سیستمێکی لە جیهان ئەوکو هەمومانەی زانین جناب باسی سیستمی کیتۆ هەیە سیستمی لەو کارپ هەیە مەخۆم بەش بە حاڵی خۆم پێم باشە هەموو جۆرەکانی خۆراک بخورێت بەڵام چەند خواردنێکی مەسەلەن شیرینی بەعام شیرینی سوعراتی حراری کالۆری زۆری تایە و خۆی کەمیەتی بچووکە بەس کالۆریکی زۆری تایە تا بتوانێت لێ دوورکەویتەوە باشترە دائما ئینسان ئەگەر تەنظیمی خواردنەکانی بکە حتا بەنووسینیش بینوسێ کە تۆ ئەو خواردنەکە ئەی خۆی بزانی چەند کالۆری تایە بتوانی بیسووتێنی لەو کالۆریە بە وەرزش بێ یا بەشتی کە بێ ئەمە ئەتوانی کێشەدا بەزێنی بە جۆری لە جۆرەکان هەموو جۆرەکانی ڕێجیم ئەتوانی بەکاربێنیت بۆ بە تایبەتی ئەو کەسانی کە کێشیان زیایە ئەتوانن جۆرەکانی ڕێجیم بەکاربێنن بۆ ئەوەی کێشیان بێتە خوارەوە بەڵام وەکوتوان بە شێوەیەکی تەندروست مەسەلەن هیوا هەیەڵێ ژمێکە خۆم زۆر زۆرە خۆم وتمان ئینتەرمتن فاستینێکێکە لەوانە ئەتوانی بە ڕۆژوو 18 بۆ 20 ساعت و ژمێک خۆی لەوانەیە بەڵام خواردنەکە دەبێت خواردنێکی تەندروست بێ کە ئەو ماوادانی تیابێت کە ئینسان ئیسفادەی لێەکە نەکچیت دوورکەویتەوە لە هەمووی و یەک ماددە بگیری بەڕاستی ئەو باش نییە یعنی ئەبێت سیستمێک هەڵبژێری کە هەموو ماوادەکانی تیابێ هەموو جۆرەکانی تیابێ بۆی تووشی نەخس نەبی لە هەمان کاتیشە ئەو کالۆری کاچێتە لەشتەوە کەمتر بێت لەو کالۆریەی کە لێ دەرەچێت ئەوی کە لێ دەرەچێت زیاتر بێ بەمەش کێشی دێتە خوارەوە ئەو چوری زیادی کە لە لەشدا هەیە ئەسووتێت و بێگومان تەوانەمە ئیسفادێکی زۆری هەیە چوری سەرجگەر یا با بڵێن ئەو کەسانی کە زەختیان هەیە ئەو کەسانی شەکریان هەیە ئەو کەسانی چوری خوێنیان بەرزیان نەخۆشی دڵیان هەیە ئەمانە هەمووی ئیسفادی لێەکەن لە دابەزینی کێشیانە لە دابەزینی چوری لەشیانە ئەوانی کە کێشیانەتە خوارەوە جاری وا هەیە مەسەلەن حتایەتە سەر ئەوی عیلاجی شەکر و زەختی ژەتوان بەکارهێنن ئەمەە شتەکانیان کۆنتترۆڵە بێ باشی زۆر سپاس بۆ دکتۆر دیارینیان پسپۆڕی نەشتەرگەری گشتی قەڵی سپاس بۆ ئامادەبوون بە زانیاریەکان.